پرۆسەی ژینگەیە هەروەکو پێشتریش باسمان کرد پرۆسەیەکی بەردەوامە لە ناوەندەکانی خوێندن بە گرنگی تەواوە ئێمە تەماشای دەکەین وەکو چاڵاکی وەرزشی لێدەوانی بە ڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەشی ژینگە ئێمە چەندین بەرنامەی جۆرا زۆرمان هەیە سەبارەت بە ژینگەی قوتابخانەکان و پاراستنی ژینگە و بە کردارکردنی کاروبارەکانی ژینگە لەبەر ئەوەی ئێمە ئێستاکە لە هەوڵی ئەوە داین زیاتر هۆشیاری بڵاو بکەینەوە سەبارەت بە ژینگە لە ناو قوتابیان و بەکردارکردنی ژینگەش ژینگەی لە ناوەندەکانی خوێندن ئەمڕۆکەش بە خۆشحاڵیەوە لە ناو قوتابخانەکان لە چەندین قوتابخانە دارچاندن دەستی پێ کردووە کە دار دەچێنن نەمامگەی پەروەردە ئیستیادای تەواویان وەرگرتێ سەبارەت بەو بابەتە بۆ دابینکردنی نەمام بۆ قوتابخانەکان ئەو نەمامانەی کە پێویستن بەڵێ پرۆسەیە هەروەکو بە جەنابتم ڕاگەیاند ئەم پرۆسەیە بەردەوامی دەبێت پرۆسەیەکی درێژخایەنە بە استراتیزیەتی وەزارەتی پەروەردە کاری لەسەر دەکەن و لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی یەک لە هەرە گرنگی کارەکان کە سەبارەت بە ژینگە بووە لە ناو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە ئێمەش وەکو پەروەردە بەشێکین لە ناو ئەو کارە کە کاری ژینگەیی ئەنجام دەدەین زیاتر بۆ هۆشیارکردنەوە و بەکردارکردنی ژینگەیی بەناوی خی گەورە مێرەبان ئامان لەو هەڵمەتە و لەو پرۆسەیەی کە بابەتی ژینگە پارێزی و بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی و هەروەها ژینگەیەکی پاکە کە بەشێکە لە تێگەیشتنینەوەی داهاتوو کە لە ناو ناوەندەکانی خوێندن بە دەستخۆشیەوە بە ڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەی ناوەندی هەولێر وەکو پرۆسەیەک دەستیان پێکردیە کە پێشتریش هەبووە ئێستا لەگەر ئەو هەڵمەتە نیشتیمانیەی کە لە هەموو هەرێمی کوردستان لە چوارچێوەی بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی و پاکڕاگررتنی ژینگەی نیشتیمان و شارەکەمان ئەو کارانە دەکرێتن. بەشداربوونی قوتابیان لە ناوەندەکانی خوێندن لەو بابەتەدا بەشێکە لە تێگەیشتنی ئەوان بەشێکی دیکە دەبی لە بۆ ئایندەی ئەوان کە ئەوان مرۆڤی ژینگە پارێزیان لێ دروست دەبێتن و دەبنە بەشێک لە پارێزگاریکردن لە ژینگەی شار و وڵاتەکەیان. زیاتر گرنگیدان بە ژینگەی پیرۆزی کوردستان ئەوەی نەوەکانی داهاتوومان و ئێستاش تیان بگەینین کە ژینگە چەند پیرۆزە و بیپارێزن نەک لە ناو قوتابخانە لە دەرەوەی قوتابخانەش کاتێک دەست نەگەشت و سەیرانەکان ئامانجی ئەم جۆرە چاڵاکیانە بەڕاستی وشارکردنەوەی بەگشتی قوتابیانە بۆ هەموو شوێنێک کە دەچن ژینگەی کوردستان پارێزن. لە میانەی چاڵاچەکانی بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەشی چاڵاچە و شوودێداوانی و ژینگەیی هەڵمەتەکانمان پێشتریشەوە بۆ ئێستاش بەردەوام دەبی و لە داهاتوش بەردەوام دەبی هەڵمەتەکانمان خۆی لە ئەوە دەگرێتەوە هەڵمەتی کردداری و ژینگەیە بۆ پاکوخانی ڕاگررتنی ژینگەی قوتابخانەکان لە چاڵاچەکان هەڵمەتی ژینگە و پاکوخانکردنەوەی قوتابخانەکانە و هەروەها چاندنی نەمامە بۆ ئەوەی ژینگەی قوتابخانەکان بە پاکوخانی ڕابگیرێت.